ئایزان و خۆشەویستان، ئەمڕۆتان شادووەم، کاتتان باش. من شەماڵ عەلیم و جاریشتر لەگەڵەوەی ئازیزان بۆ پێشکەشکردنی بەرنمەیەکی تر لە ڕێگەی کەناڵی هیواوە. ئەم بەرنمەیە کۆمونیستەکان لەسەر ڕووداوەکانی غەزە و کێشەی فەڵەستین دەڵێن چی؟ ئازان و خۆشەویستان، خۆشحاڵم جاریشتر لەگەڵەوەی ئازیز پێ بگەینەوە بۆ پێشکەشکردنی بەرنمەیەکی تر. ئەم بەرنمەیەمان ئەمڕۆ 15 ئۆکتۆبری 2023 پێشکەش بە ئێوەی ئازیزەکەین سەبارەت بە کێشەی فەڵەستین و ڕووداوەکانی غەزێ. ناونیشانی بەرنمەکەمان کۆمونیستەکان لەسەر ڕووداوەکانی غەزە و کێشەی فەڵەستین دەڵێن چی؟ دیارە ئەمە زنجیرێک بەرنامە بێ بۆ ئومێدی بتوانین هاوڕێیانێکی تر لە ڕەوت و گروپە کۆمونیستەکان و سۆشالیستەکان لە کوردستانە گفتوگویان لەگەڵا بکەین و باری سەرنجام پرسی لە بابەتم کێشە گرنگە. بۆ ئەم بەرنامەی ئەمڕۆ ئێمە هاوڕێ موعەید ئەحمەدمان لەگەڵایە. موعەید ئەحمەد ئەندامی کۆمیتەی ناوەندی گروپی بەدیلی کۆمونیستیە. بەخێراتی هاوڕێ موعەید، خۆشحاڵم کە داوەتی منت قبول کرد بۆ ئەم بەرنامەیە. زۆر سپاس و دەستەکانە خۆش بێت و بۆ ئەم دەست پێشکەری تۆش هەر بژی مەمنونم. موعەیدەوە ئەمڕۆ هەشتم ڕۆژمان تەواو کرد و واخەریکیم پێنەینە نۆیەمین ڕۆژەوە، یاخود لە ڕاستیە هەشتم ڕۆژمان تەواو کرد لە نۆیەمین ڕۆژی ڕووداوەکانی غەزەین. ئەم ڕووداوانەوە ئەم قەتڵ و ئامەیکام چەند ڕۆژەی ڕابردوو شایدی بووین لە ڕێگەی تەلەڤیزیۆنەکانەوە، لە ڕێگەی میدیاوە، بە پەلامارێکی دڕندانەی گروپی حەماس دەستی پێکرد بۆ سەر ناوچەکانی ژێر کۆنترۆلی ئیسرائیل. لەو پەلامارەیە سەرباری سەرکەوتنیان بەوەی کە کۆمەڵێک لە مۆڵگەکانی ئیسرائیل دەست بەسەرا بگرن، بەڵام دیارە لەو چوارچێوەیە پەلاماری شوێنە مەدەنیەکانیشیاندا و تاوانی دژی خەڵکی سیڤیلیشیان بەرپا کرد. بەڵام ئەمە بوو بە هۆکاری دەستپێکردنی دەورێکی تر لە کوشتاری خەڵکی غەزە. من لەو بابوو پێم خۆشە بەر لەوەی کە بچینە سەر وردەکاری مەسەلەکان، ئینتیباعی تۆوە تێڕوانی گشتی تۆ سەبارەت بەم ڕووداوە دیاریکراوە بزانم، و ئایا پێت وایە بۆچی لە ئێستاە و لەم ڕۆژانەیە ئێمە شاهدی ئەم دەورە تازەیە، ئەم سرکڵە تازەیە لە کوشتار و قەتڵ و ئامین لە فەڵەستین یا لە ئیسرائیل؟ زۆر باشە، دەستەکان خۆش بە جارێکی کە و سڵاوم بۆ خۆت و بۆ بینەران و هیوادارم بتوانین گفتوگۆیەکی سوودمەندمان ئەنجام بدەین لەم حێوارەیە. ینی وەکو خۆت گوتت بەڕاستی، ینی ئەم سەرەتای ئەم شەڕ و جەنگە و ئەم کوشتن و بڕینە ینی بەو هجوومەی حەماس دەستی پێکرد و حەماس لەگەڵ هجوومە سەربازیەکەیە بەڕاستی ینی مەجموعە کاری تیرۆریستی کرد، ینی کوشتنی خەڵکی سیڤڵ و
بە شێوەیەکی زۆر دڕندانە و ینی بەشێک بوو لە پلانە عسکەریەکەی و لە کارە عسکەریەکەی یانەوە نەبووە کە بە عفەوی کرابێت ینی منهج و تفەکر و سیاسەتی ئەوەیە کە ئەو ئیرهابە بکات و ئەو قەت و عامە مەدەنیە بکات بەمە ئەم وەزع تازەیە دەستی پێ کرد بەڵام لەباری سەربازیەوە ئەم حرەکەتەی حەماس حقیقەتەن کولی وەزعەکەی گۆڕی ینی بە ینی سیناریۆکانی گۆڕی وەزعەکەی گۆڕی مەشهدەکەی گۆڕی بەوەی کە ینی یەکەم شت کە ئیسرائیل ینی بەڕاستیەوە خۆشیان اعتراف بکەن کە فەشەرێکی زەریعی کرد لە ماوریدی ئەوەی کە بتوانێت ینی بەرگری استخباراتی و ئەمنی و حتا عسکەری و ئەمانەی خۆی بکاتە ینی ئەو هینەی ئەو ینی وەکو چۆن بڵێ لە خۆباییبوونەی شکاند بەم هێرشە عسکەری حەماس و ینی وەسعی لەباری عسکەری هەموو کارێکی عسکەری خۆش دەزانیت ینی عادەتەن تەسیرەکە سەرمەساری سیاسی سەرکولی وەزعەکە ئەمە بۆچی لە ئێستا ڕوویا بۆ ئەم شتەکرا دێرە تەبعاً تەختیدەکەی دەمێت کراوە لەلایەن حەماسەوە و ڕەمەندی ئەم چەند ساڵ ئەم بەتایبەتیمە 2 ساڵەی ئەخیر ئەم فتەیە کە مۆزوعی نۆرمەلایزیشن لەگەڵ ئیسرائیل وڵاتانی عەرەبی کە گەیشتبەوەی کە حتا تا ڕادەیەک باز لەوەکە کە حتا سعودیەش نۆرمەلایزی پەیوەندی بکات لەگەڵ ئیسرائیلە و مۆزوعی ئەمریکا لە ینی کۆبوونەوەی 20 یانەوەی 20 اقتصادە گەورەکە ئەوەش کە بڕیان درا بڵێن خەتی استراتیژی بەحری و بڵێن ئەرزی و بەناو ئیسرائیل تێپەڕۆ بە سعودیا تێپەڕێ ئەوانە یعنی تقریبا وەزعیان دروست کردبوو کە وەکو وەکەنەه یعنی ئەم شتانە طبیعی ئەڕوات و ممکنە سعودیەش بچێتە ناو ئەو پەیمانەوە لەگەڵ ئیسرائیلە ینی لەم لە ئاوهەوایەکی ئاوهایە ئەم کارە عسکەریە کرا ئەم کارە عسکەریە چەنە ئەعمالی ترۆریستی تیای بێمە بەحسێکی گەیە حەماس بۆی چۆن ئێمە دواترینە سەری چۆن تاریخمان چیە بۆی کە وەکو تاریکی ئیسلامی سیاسی و منەظەمەیەکی ئیسلامی سیاسی و ینی هەڵگری ئەو منهەجە لە ممارەسەی قەمعی و ئیرهابی ئەمانە هەمووی بەلایەک بەڵام خودیان وەزع عسکەریە بەدەلەوەی کە ینی تا ئێستا ئەتراف نەکراوە کە حتا ئەمریکا ئەوانش نانێەوە احترافە بکەن یان باسی ناکەن یان نەکراوە یان نییە ناتوانین ئێمەش بڵین بە مەطلقی بڵین بەڵام ئەوەی کە ینی ڕووداوەکان زاهیری شتەکان وا ڕوەدا کە ئێران دەوری تیا هەیە و تەنسیقەیە لە بینیان لە بینی حەماس و لە بینی ئێرانە و ئەم ئیشە سەربازیە بەڕاستی مەشهدەکەی گۆڕی ینی کولی ئەو مەسالە سیاسی گۆڕی تەطبیعی بردە دواوە ینی مەسەلەی نۆرمەلایزیشن ناتوانم حیدی کەم بەڵام ئەتوانم بڵێم بۆ چەندین ساڵی تر ئەسڵ سعودیە جورئەت ناکا باسی مۆزوعی تەطبیع بکە ینی مەقسەم چۆنە لەلایەن کۆفەشەرێکی عسکەری هینی هێنا پێشەوە سەربازی و ئەمنی و ینی استخباراتی ئیسرائیل لەلایەکەوە عملیەی نۆرمەلایزیشنی بردە دواوە و کولی ماجراکەی گۆڕی و ئیسش تەبەن ئەوزاعی کە هەیە توانین بچینە سەری چۆن انعکاساتی لە وڵاتانی عەرەبی و لە ناو جەماوەری خەڵکی وڵاتانی عەرەبی و شەرقی ئەوسەطا زۆر باشە بەڵێ ئەمایە زۆر ئەوە باسانی کە تۆ کردە دیارە هەمووی خاڵی گرنگ و مهمی تیابوون بە تایبەتی ئەو زەمینەیە کە ئێران بۆ ئەم کردەوەی حەماس فراهەمی کردووە مەسەلەیە کە قابل بە ئینکارکردن نییە ئەوە خۆ ینی بەڕاستی ئێران دیارە داکۆچی لە قەزەی فەڵەستینیش ناکە زۆرتر داکۆچی لە خۆیەکە زۆرتر پێما بە تۆش هاوڕای منی کە ئەمە بەشێکە لە وجود و بنیانی ئایدۆلۆژی و هەویەتی بەڕاستی جمهوری ئیسلامی ئێران کە ئەم شەڕە و ئەم بەرامبەرچیە لەگەڵ ئیسرائیل بێ بەردەوام بێەوە ئەمە یەکێکە لەو شتانە کە هەمیشە و دایم جمهوری ئیسلامی ئێران خۆی پێناساندوێتەوە کە هێرشمان بۆ سەر یاخود ڕزگارکردنی قودس و بڵێن هەتا ئەو سوپا گەورانشی کە دروستێکە سوپای قودس و زانم هەمیشە و دایم ئەم دروشمانە دووبارە کاتەوە بەرامبەرچی کە هەیەی لەسەر مەسلەی ئەتۆمی وەوەی کە هەڕەشە لە بوودی ئیسرائیلەکە و چەند جار ڕئیسی هیچ وڵاتێک تەنانە هیچ وڵاتێکی عەرەبیش کاتێک بەدەمیان نهاتۆ بڵێ ئیسرائیل لەسەر خەریتە ئەسڕینەوە ئێرانەمەی چەند جار وتووە و دووبارەشی کردوێتەوە بێ باکیش بۆ لە بەرامبەر ئەمانەیە
لەبەرەوە ئەمە زمینەیەکە کە ناکرێت فەرامۆش بکرێت و ئەوەش کە ئەم قتاری سروشتیکردنەوەی پەیوەندیەکان لە بینی وڵاتانی دەوروبەرە لەگەڵ ئیسرائیللا چۆتە پێشەوە من تا دوایانە خۆم جۆم لە گفتوگۆیەکی شازادە بڵێن محەممەد سەلمان بوو کوڕی مەلیک سەلمان محەممەد سەلمان کە زۆر بە ئاسانی باسی لە مەسلەی ئاساییکردنەوەی پەیوەندیەکان و وایە تەطبیع و بەڵام دیارە بە مەرج و بەو شەرتانەی کە ئیسرائیلیش گوێ بە مافەکانی خەڵکی فەڵەستین بدات و هەوڵدا مافەکانن بسەلمێن و بەڕستی بناسی ئەومانەکە هەمیشە و دایم دیارە ئەمە لە تەطبیعەکانی ئوردون لەگەڵ ئیسرائیلە میسر لەگەڵ ئیسرائیلە و وڵاتانی تری کەنداویش لەگەڵ ئیسرائیلە هەمیشە و دایم باسیێمانە کرا وەڵام هیچ کاتێکەمانە نەبوونەتەوە هۆکارێەوەی کە ئیسرائیل لە سیاستە ڕەگەز پەرستانەکانی خۆی پاشەکشە بکە بەرحاڵ ئەمەی کە لەلایەکی ترەوە توانین وەکو هۆکار ببینینەوەیە کە ئیسرائیل لە سیاسەتی ژێرپێنانی مافە سەرەتایەکانی خەڵکی فەڵەستینە و تەوهینکردن و زەبر و زەنگ نیشاندان بەرامبەریان و یاخود سەنەتەنانەت پێشێلکردنی مافەکانیان ئەوەی کە بۆ نمونە یەکێک لە پیرۆزیەکانی ئەم خەڵکە ئەقسایە و بۆ یەکێک لە ڕەمزەکانیان لە پەسا مەسەلەن هەوڵی بڵێن پێشێلکردن و بڵێن هەوڵی بڵێن ئیهانەکردن بە مقەدەساتانیان داوە یەکێک بۆ لە کارەکانن کە بە بەردەوامی کردویانە بەداخۆمەیەمان لە دەستدا نەرحاڵ بەڵێ من لەسەرەوە بابەتانە بڕۆم ینی ئەمەی کە لە ماوەکانی ڕابردووە ئیسرائیل ئەنجامی داوە ئەمیشە و دایم کارێکی کردووە کە بڵێن وجدانی خەڵک وە دڵی خەڵک لە فەڵەستینە هەمیشە پڕ بێ لە بەرامبەر ئیسرائیلەوە بۆ لە سەروبەندێکا لە دۆخێکا کە بەڵێ وایەت بڕای کەمێک من کەمە بڕام بەڵێ بەبوونی ئینتەرنێت بەڵێ بەرحاڵ مەبەستمەوە بوو کە ئەم دۆخەی کە ئیسرائیل و ئەم سیاسەتانی کە ممارەسەی کردووە لە ڕابردووە ئەویش زمینەی ئەم تاوانی خوڵقاندووە ینی نەک هەر تەنهاوەی کە مێژووی ئیسرائیل چۆن بووە مێژووی ئەم کێشەی لە بینی فەڵەستین و ئیسرائیلە چۆن دروست بووە خودی ئەم سیاسەتانی چەند مانگی ڕابردووە هاتنە سەرکاری حکوومەتێکی بە جۆرێک دەستە ڕاستی و ڕاستیست کە تاکو ئەوانەی کە بەشدارن لەم حکوومەتە لەگەڵ ناتانیاهۆیە تا ئاستێکی زۆر بڵێن دوژمناتی خۆیان بەرامبەر بە عەرەب نەشاردوتەوە و مەسەلەن بۆ نمونە ناتانیاهۆ کە چوو بۆ ئومەمی متحیدە زۆر بێشەرمانە خەریتێکی ئیسرائیل لەگەڵ خۆیان بردوو کەرە و خەریتەیەکە من تۆ بە فەڵەستین لەوانەیە بیناسیێنینەوەوانە و تێمە ئیسرائیلە ئیتر نە زەفەی غەربی تیابوو نە قتاعی غەزە و نە جێگەیەکی بۆمانە هێشت بووە ئەمە بۆ خۆی لە خۆیان ئەم زەمینانەی دروست کردووە کە ئەم پەلاماری حەماس من ناڵێم هیچ تەبریرێکی هەیە هیچ بوبەڕێکی هەیە کوشتنی مەدەنی هەمیشە تاوانەوە بێ محکوم کرێ بەڵام بەسمەوەی تێی بگەین کە بۆچی لەم لەحزە و سات و کاتەیە ئەم شتە ئەنجام درراوە ینی ئیزافەتەن بەو فاکتەرانی کە تۆ باست کرد هەر سیاسەتە ڕاستەوخۆکانی ئیسرائیلیش لەمە کاریگەریان بووە ئەگەر لەم بابەتەوە بڵێ فەرمو قسەکەتەوە بکە من ینی بەڵێ فەرمو ئەتوانی لە وەڵامی پرسیارەکەی دوای ئەمەیە گەر شتێک هەبوو لەم بابەتە شۆ دووبارەی ئیزافە بکەی خراب نییە بەرحاڵ ئێمە تاوانەکەی حەماس تاوانێکی زۆر زۆر گەورە بۆ بەڵام ئێمە زۆرتر تعبیری شەڕی تیرۆریستەکان و کێشەوبەرەی تیرۆریستەکان یاخود دوو قوتبی تیرۆریستی تیۆریزمی دەوڵەتی و تیۆریزمی ئیسلامی سیاسی ئەمانە ئەبین بە بڕای تۆ ئەمە مەسەلەن ئەتوانێت ئەبزارێک یاخود وەسیلەیەکی تیۆری دروست بێ بۆ تێگەیشتن لە ناوەڕۆکی ئەم کێشەیە قسەم لەسەرەوە نییە هەڵوێستێک لە بەیاننامەیەکا بگیرێ بەڵام ئەم هەڵوێستەش لەم بەیاننامەیە لە کات و ساتی ڕووداویشی ئاوا کاریگەرا و ئاوا گرنگا کە هەموو دنیا باسێکە هەر گرروپێکی دیاریکراوکە بێ تەسویری خۆی لەسەرەوانە بڵێ وەختێتی کە قسە ئەسڵەکانی خۆی بکە ئەم تیوریە دروستە ئەم وەکو ئەبزارێک بەکاری بێنین بۆ تێگەیشتن و دەرخستنی تێگەیشتنی واقعیانە و شۆڕژێڕانی خۆمە لەم دۆخی کە لەم ناوچەیە و لە فەڵەستینا دروست بووە
زۆر باشە دەستخۆش بە پرسیارێکی زۆر گرنگە بەڕاستیەوە. بەڵێ یانی یەکەم شت ئێمە ئەوە بڵین کە ینی کاری عسکەری و ئێرهابی حەماس جا ناکرێتەوە لە تۆ باسی کرد، ینی جا ناکرێتەوە لە وەزعێکی پێشووتر، نەک هەر تاریخی چەند ساڵ ئەم 2 ساڵی ئەخیر، ینی تاریخی کولی ینی ئیسرائیل، دەوڵەتی ئیسرائیل وەکو دەوڵەتێکی قەومی دینی عسکەرتاری و ینی ممارەساتی فاشیش، ینی فاشی بەمانایە، ینی ئەم مقاومەتەوە ئەم حرەکەتە عسکەریە جا ناکرێتەوە لەمە، ینی یەک پرۆسن، ینی ناکرێت تۆ بێنی باسی ئەم ئیشە عسکەری حەماس بکەین باسی ئەوە نەکەی، ینی لە ئێرتباط بە مۆزوعی ینی مسببی ئەسلی ئەم وەزعە باس بکەیت، ینی کە مۆزوعی ئیسرائیل و سیاساتی ینی تەوەسوعی ینی ئیستیطان، نازانم ئەو شانە بە عەرەبی بەکاری هێنم، ئەگەر تۆ بتوانیت کوردیەکەی هینکەیت ینی بڵێ زۆر باشترە بێت لە دواییە. ئیستیطان و ینی بڵێن فراوانکردنی داگیرکردنی ئەرز و ئاوی فەڵەستینیەکان و خەت و عامیان و ینی هەموو کردوانەی کەیکان لە ماوەی دەیان و دەیان ساڵە. باشە ئەمە ینی کە تۆ بێنی تەحلیلی بکەی بزانانی ئەمە چییە، موقعەتی ئەم ئیشە چییە، ئەم ئیشە عسکەریە چییە، ینی یەکسەر پەیوەند پەیاکان لەگەڵ قوتبێکی کا، لەگەڵ شتێکی کا، لەگەڵ زاهیرێکی کا کە مەوزوعی ئیسرائیل و سیاست و ممارەساتەکان و قەم ئەو چەسانەوەکەیەتی. ئەمە لەلایەکی کەوە ینی ئیسرائیل کە یەک جواباتەوە جارێکی کە حتا بەرامبەر ئەم کردەوە عسکەریە و بەرامبەر ئەم ئێرهابی حەماس جاریکە ئەم دەیان قاد ئێرهابی تر تعاملەکە فەرمەوەی غەزەی کاولەکە قەت و عامەکە، ئەگەر تا ئەمڕۆ زان ئەوان لە ئیسرائیلە 1300 کەس کوژرا بێت کە مەسەلەکە یان یەک نەفەریش بێ ینی وەکو باری ئینسانی وەکو ژیانی فەردێک مقارنە ناکرێت بە عەدەد، بەڵام تا ئێستا 1300 کەس لە ئیسرائیل کوژراوە، بەڵام 3000 و چەند ینی 3000 مەدەنی و خەڵک لە غەزەیان کوژراوە. هەر لەم ڕەتفعلێکی ئێستا بەکارهێنێ. ئەمە یەکەم. دووهەم ئێمە ینی مێسەدی ئەوەی کە بڵێن هەردوو قوتبی ئێرهابی هەیە و ئەم سڵاعە لە بینی دوو قوتبی ئێرهابیە، ئیسلامی سیاسی و بەری تێرۆریستی دەوڵەتی کە ئەمریکا و ئیسرائیل و دەوڵەتانی کولی ئەم مەجموعەیە لە درێژایی مێژویانە ئەم ئێرهابە دەوڵەتیان بەکارهێناوە بە شەدەتی ئەمڕۆژ لە هێشتا هەر بەدەستیەوە ئەناڵێنێت. ئەمە خۆی ئیسلامی سیاسی عینەشت وەکوبەرەیەکی تیرۆریستی، وەکوبەرەیەکی دژە ژن، وەکوبەرەیەکی دژە ئازادی، دژە ئینسانیەت لە عالەمی عەرەبیە عینەشت ئەمیش کارەکە و لە ئیژەکە و لە چەسانەوەی جەماوەری خەڵکە. ئەمە خۆی بە معزولی ڕاستە، ئەمە هەیە، بەڵام تەحدیدی لە دوو لاوە ئەم تەحلیلە ینی احتیمالە ینی نەتوانێت بیبێکی. یەکەم ینی سڵاعاتی عالەمی ئەمڕۆ بە تەنها لە بینی دوو قوتبی ینی دوو قوتبی تیرۆریستی ئیسلامی سیاسی و تیرۆریستی دەوڵەتیان نییە، ینی طبیعەتی سڵاعی سەردەم سڵاعاتی بینی کوتەلی ئیمپریالی گەورەیە، ئەوە کە تەحدیدی کولی سیمای شتەکانی کاکە حتا ئیسلامی سیاسیش بما فيها لەوانە مەسەڵەن ئیسلامی سیاسی وەکو ڕژێمی ئیسلامی ئێران لە پەیوەند بەم سڵاعە عالەمیەوە توانێت ئیدامە بە، یعنی لە پەیوەند بە رووسیاوە، لە پەیوەند بە سینەوە و ینی حتا ئەگەر چانسێکی مانەوەی هەبێت و ئیستیمادێتی خۆی هەبێت لە پەیوەند بەم سڵاعەوەی با بەڕێوە. و ئیسلامی سیاسیش عینەشتە. خۆ ئیسلامی سیاسی ینی وایە کوتلەیەکی کۆنەپەرستی ڕەجعی تیرۆریست کە ینی بەتایبەتی بە شەهینەکەی بەشە ملیتانت و بڵین تیرۆریستەکەی معتەدیلەکەی تەواز لێ بێنە، بەڵام بە هەر حاڵ ئیسلامی سیاسی وەکو کوتلەیەک لە عالەمە هەیە، بەرامبەرکێشی هەیە لەگەڵ کوتلەی تیرۆریزمی دەوڵەتی لەگەڵ ئەمریکا و ئیسرائیلۆمان، ئەمە هەمووی مەوجودە، بەڵام ینی ڕەوەندی تاریخی عالەمی ئەم سڵاعە تەحدیدی ناکا بەڕێی من کە بینی ئەم مێسەدە بەکاربێنی لە سەر ڕابطەی بینی ئیسرائیل و حەماس عینەش جارێکە شعورەکەی نوقسانیەکێ. ئەمە یەک.
دوو لەوە گرنگتر کە ئێمە بە سەر دەدەین بەحسەکە ئەویان نییە بەحسەکە ئەمەی دووهەمە کە ینی ڕقمە ئەوەی کە ینی حەماس بزوتنەوەیەکی سیاسیە بە ئیمتیاز سیاسی ڕەچی کۆنە پەرستانە و خاوەنی ینی هەڵگری ممارەسات و کردەوەی تیرۆریستی باشە ئەم منەظەمەیە لە ارتباط ینی دەوری لەناو ئەم شتە مشخصە لە ارتباط بە قەزەی فەڵەستین و بە مۆزوعی ئیسرائیل و بە زوڵم و زۆر و بە زوڵم و زۆر و کوشتار و کوشت و کوشتارێک کە ئیسرائیل ناوێتی ئەم شتە ئەتوانی تحلیلکەیت و معنای هەبێت یعنی 1% لە یەک جا نابنەوە تۆ ناتوانانی بینی مەفاهیمی شتێکی کەی عمومیتر کە سڕاعی بینی ئیسلامی سیاسی و جەبهەی بڵێن غەربیە بیکەی بە مەسەد بۆ تحلیلی ئەمەی کە ئێستا لە غەزەیەکێ من کێشەکەم لەگەڵ ئەمە پێویست نییە بچیتە ناو ئەو مەسەلەوە هەڵاتی ژەقی تووشی هەڵابی من لە بیرمە ساڵی 2008 هەمان قەزیە لە مۆزوعی غەزای ڕوویە ئەو وەختە هینەکانی ینی بڵین ساڕوخەکانی حەماس کەمتر بوو ئەم کارەساتە گەورەیە نەخۆڵقا بوو ئەم هینە ئیرابی هێشتا نەکرا بوو بەڵام بە هەمان شێوە قسمێ لە هاوڕێیان لە ناو بزوتنەوەی چەپا ئەینەشت بە هەمان منهج دوو قوتبی ئیمپریالیستیەنێ دوو قوتبی تیرۆریسیەنێ تحلیلی پێکەوە کەوێتە هەڵەوە یعنی بەحسی ئەسڵی کە مۆزوعی حەماس و ارتباطی شکلی بێ هەچێگە بێ بەڵام لە ڕابطە بە مۆزوعی قەزەی فەڵەستینەوە ئێمان لە بێ مسببی ئەسڵی لە کێشەی فەڵەستینە حتا لە وجودی حەمازە لە بیرەچێتەوە ئەوە نەزەرێکی مارکسیستی نایە بەدەستەوە تحلیلێکی مارکسیستی نابێت من ئەمە کێشەکەمە لەگەڵ ئەو نوع نەزەرە بەڵام بە هەر حاڵ ئەمە مانای ئەوە نیە بە هیچ نوعێک هیچ نوع ئەم ساومەیە لەگەڵ حەماسا بکرێ حەماس تیارێکی سیاسی تیارێکی ئیسلامی سیاسیە کردەوەکانی ترۆریستیە دژی ئینسانە دژی ئینسانی زەحمە کێشە دژی ژنانە دژی هەموو ئازادیەکە ئەمانە هەمووی بەڕێی خۆی هەدەفیشی ئەوەیە کە لە فەڵەستینە دەوڵەتێکی ئیسلامی دروستکە ئەمانە هەمووی مەسائلێکی واقعین و تۆتوانی ڕخنەی لێ بگری بەڵام ئەم ئیشەکە کراوە لە ارتباط بە شتێکەوە هەیە کە مسببێکی ئەساسیەیە کە ناوی ئیسرائیلە تۆ ئەبێ ئەمە ئیبراسکەی و ئەبێت نقطەی ینی نەقدی ئەساسیت بەرەو ئەم شتە مسببە بێ بەرەو ئەم مەسڵە بێ لەم مەسڵەوە ببێتەوە سەرام نەک بە بیان خێتە دوو تا یەک تنازۆ اینجا بینی بتوانی سیاسەتێکی مارکسیستی صحیح بینیتە دەرێ نایەتە دەرێ ئەوە بەڵێ من وازانم لەم بابەتەوە ئەم تێڕوانینە کێشەیەکی ئەساسی ئەوەیە کە هەموو مقاومەتی جەماوەری فەڵەستین ئەخاتە خزمەت حەماسەوە یاخود هەرەوەی دیعای کە حەماس خۆی کاکە و نوێنەرایەتی جەماوەری فەڵەستینەکە و نوێنانەتی قەزیەکەکە بزەبت بۆی بە قوبوڵەکە و پێی وایە کە تەواوی کێشەکە لە سراعی بینی ئیسلامیزمی حەماس و تیرۆریزمی دەوڵەتی یاخود تیرۆریزمی حەماس و تیرۆریزمی دەوڵەتی ئیسرائیلە خولاسا بێتەوە لە حاڵێکە ئەستی مەسەلەکە ئەوەیە نێمە بێنێ بەرچاوی خۆمان من بەش بە حاڵی خۆم حەماس وەکو ڕێکخراوێک لە ماهێتی ئایدۆلۆژیا زانم کە ڕوتێکی کۆنەپەرستی دژە ئازادیە دژە ئینسانە و بە جۆرێک ممارەسەتەکانیشی تیرۆریستی بینین ئاشکرایە بەڵام ئەو ڕۆژەکە لە غەزەوە پەلاماریە بۆ ناو ئیسرائیل لەگەڵ کێشەکانی ئەگەر شەڕەکەی لە بەرامبەر جێشی ئیسرائیلا وایە بە تەنها و پەلاماری مۆگە سەربازەکانی ئیسرائیلی باەوە زەربەی لێبانە مەدەنی نەکوشتایە ئەسڵان من پێم وان نەبوو نەکردەوەیەکی مودانە و نەهیچەوە بگرە بەشێک هەنگاوێکە و بەشێکی سروشتی و ئاسایی و درێژکراوەی ئاسایی ئەو دۆخەیەکە لە فەڵەستینە ئەبێ هەبێ یعنی ئەگەر لە جێگەی حەماس گروپێکی تری چەپ هەبوایە پەلاماری ئیسرائیلی باە و ئەم کارانی لە بەرامبەر ئیسرائیلە بکردا دابنیشتینە مەحکوممان کردایە ئیدانەمان کردایە یا پێمان وایە شەڕ هەرە بێت نەکرێت لەبەرەوەی ئیسرائیل لەم پەلامارە باتەوە بۆ سەر غەزە بۆ مشینە مناڵانی غەزە کوژێتی دەبێ لە بەرامبەر ئیسرائیلە تەسلیم بین لەبەرەوەی ئەوە توانێت مناڵ کوژێ لەبەرەوە ئێمەش سەری بۆ دانەوێنین یاخود جەماوەری فەڵەستین سەری بۆ دانەوە گە سەریان دانەنەوان جەریمەیان کردو تاوانیان کردووە وەگەر مقاومەی سەربازیان کرد و مقاومەی چەکداریان کرد گوایە هەموویان توندوتیژن و ئەوانە بە بڕای منەمە دروست دەرناچێت ئەنی مەبەستمەوەیە کە پێویستمان بەوەیە لە کاتوساتی ئاوایە تەفکیک و جیاوازی بخەینەبینی ڕووداوێکی دیاری کراوە ئەو وەکتەرانی کە بەشداریان تیا کردووە لەسەر کولی سیاقی ئەم ئەو دۆخی کە هاتوتە پێشەوە داگیرکاری
ئیسرائیل بۆ فەڵەستین داوارەکردنی خەڵکەکەی ژێرپێنانی کەرامەتیان بە پلە دوو زانینیان ئەو هەموو بڵێم فشارانی کە خستوێتە سەر خێزانەکانیان و سەر مناڵەکانیان و سەر ئەوانیان پێشێرکردنی کەرامەتیان بە شێوەیەشی ڕۆژانە و ئەوانە و ئەمنیەتیان مافی مقاومەت و مافی بەرەنگاریان پێ ئەدا وەک چۆن مافی بەرەنگاریەدا بە خەڵکی کوردستانی تورکیا، وەک چۆن مافی بەرەنگاریەدا بە خەڵکی کوردستانی ئێران، وەک چۆن مافی بەرەنگاری دابوو بە خەڵکی کوردستانی عێراق لە بەرامبەر ڕژێمی بەعسا، وەک چۆن مافی بەرەنگاریەدا بە هەر جەماوەرێک و هەر خەڵکێکە ستەمی لە بەرامبرا بکرێ. ئەم مافی بەرەنگاریە بۆ خەڵکی فەڵەستین ڕەوایە و مەشروعە، چۆن نەکرێ و چۆن ناکرێ و تاکتیکی چنێ دروستەوانە و چینە خلافات لەسەر ئەمە بێ. لەگەڵ حەماس ئاستی مەسەلەکە ئەمە نی، ئەستی مەسەلەکە ئەو ممارەساتە دوژمنکارانە نائینسانیانەیە کە ئەنجامیدا ئەژی ناخودی پەلاماردان بۆ سەر ئیسرائیل خۆ ناکرێ محکوم بکرێت و بە شتێکی نادروست بزانێت. لەبەرەوە من پێم وایە خولاسەکردنەوەی باسەکە لەسەر شەڕی توریزە ئەم لاپەڕەیەمان لێ ئەشێوێنێەوە لێمان تێکەڵەکەوانە لەلایەکی تریشەوە ئەساسەن شتەکەوا ئەبینێکە گوایە لە پێش ئەم پەلاماری حەماس بۆ سەر ئیسرائیل دنیا شامی شەریف بۆی کێشەیەک لە ئارایە نەبووە ئەوەی کە بووە لەوەیە کە بڵێ ئەم دوو تیرۆریستانە هاتوو شەڕیان ئەو نەتیجەکەشی چییە؟ جابان تیرۆریستانە شەڕ نەکەن، ینی ئەم دۆخەی کە هەیە ئەوا بمێنێتەوە تێکۆژیانی ئاشتیانە لە بینی تیرۆریستەکانی دەوڵەتی و غێرە دەوڵەتیە هەبێت و گوایە خەڵک بەما هینێ بێ یاخود ژنایەتیکردنی شەڕ بە هەموو جۆرێک. ئێمە لەگەڵ شەڕانی لەگەڵ بەرامبەرشی سەربازیانی چۆن وایە لە مێژووی ئینسانە هەمیشە کە ستەم هەبووە لە بەرامبەریا ڕاپەڕینی چەکدارانەش هەبووە، شەڕ هەبووە و ئەمانە توانیویانە کاریگەریان هەبێت لەسەر ئازادکردن و بەختەوەرکردنی ئینسان سەرنجام ئەگەر چی شەڕ بۆ خۆی لە خۆیان شتێکی نالەبارە، بەڵام جاری وایە میتۆدێکی ناچارانەیە. منیش ئەو هینەم هەیە تاقیبەم هەبوو لەسەر. من هەر لە ئیزافی ئەمە قسێ بکەم لە درێژەمانەی توە تەسەورەکەم هاوڕە شەماڵ یعنی خۆی بڵێن بینە سەر حەماس تعریفی وجودی حەماس يعني اصلا لا رابطه بمقاومه نهاتو تعالى يعني مثلا حماس هو موجوده بيش مقاومه يعني بش معناها مقاومه يعني موجوده حماسيه بعكسه يعني تاريخ سياسيه موجوده يعني اگر قناك حضوري هنا كي بازناكم كي دروز بوا بلان بشكل تاريخ اسلامي سياسي لمنطقه كيا تاريخ سياسي اسلامي سياسي موجوده بيش يعني حتى لازم بيش إسرائيل وبيش يعني تاريخي كي والعاصم ما نشي نسأله تفصيلا تاريخي كي يعني أما يعني مثلا منظمة كيوكو حماس تعريفي دروزبوني لبيوند بخودي فلسطين ويد يعني نقبل لبيوند بإسرائيل أما النقطة جوهرية برأي من بها ولي جرين بنظر الاعتبار هم متعارات كان حتى حركي ناسيوناليستي فلسطين يعني بلين بزودنەوەی PLO بزودنەوەی ڕزگاری خوازانەی فەڵەستین عینەشی ئەوەی حرەکەیەکی قەومی برجوازی فەڵەستینیە و پێشەوەی مۆزوعی ئیسرائیل هەبێت يعني طبعا ئەو هەوا لە بارودۆخی ئیسرائیلە هاتوۆتەکایەوە وایە بەڵام يعني منشأ دروستبوونی لە پەیوەند بە خودی سەیطرە بەسەر ئیسرائیل بەسەر فەڵەستینایە بەسەر جەماوەری خەڵکی فەڵەستینە و تحقیقی استقلالی فەڵەستینە بە معنایکی دروستکردنی حکومەتێکی بۆ میسال بۆ فەڵەستینیا قەومیەکان دروستکردنی حکومەتێکی قەومی فەڵەستینی کە ئەمان حاکم من کە تحلیل ئەخیر حکومەتێکی بورژوازیە ئیسلامی سیاسیش عینەشت حماسیش عینەشت پێش ئەوەی کە مۆزوعی مقاومەی پێش ئەوەی کە مۆزوعی مقاومەی ئیسرائیل بێتە ئاراوە يعني بأول كهرباء بجاوته بيجوا يعني ما بسكي أو بيت ما بسكي أو كجاني شون إيمانية يعني أجر نتيجة حربكي لكل إسرائيل وجه كدنوي فلسطين يأخو حتى عدد إخواننا لندر كدني همو إسرائيل دوات بمعنى إسلامي دروزنا أما نقطة جوهرية يعني بمعنى إيه موكو كومونيستكان موكو ماركسيستكان يعني لقل أم تياراتنا ليكينانين يعني ناتوانه هن يكمالخا يعني يعني موضوعي ظلم إسرائيل ووجود إسرائيل وسياسات إسرائيل ناتوانه بخاطب هناك وتيكل نابل شكا دوشتي طبقاتي جوازة دو سياساتي جوازة بلام
هێتە سەر ئەوەی کە لە ئاو بارودۆخ و ئاو هەوای ینی فاشێتی ئیسرائیل و ئەعمالی سەرکوتگەرانی ئیسرائیل مقاومەتێک پیان بێ ئەم مقاومەتە خۆی ئەسڵن مقاومەتی بەرهەقی خەڵکی فەڵەستینە جەماوەری خەڵکی فەڵەستین باشە و ئەم تاراتانە لەناو ئەم مقاومەتە هەر وەکو لە کوردستانی عێراقیشە ینی تەجربەکەی زۆر دوور نەڕۆین ینی تیاراتی سیاسی ناسیۆنالیستی حتا ئیسلامیستی ینی ئیسلامیەکانیش کە بەناوی قەومی حرەکەیە بکەن بەڵام قەومیەکان بە دەرەجەی ئەساسی ینی حرەکەیەکەیە کە بە دژی زوڵمی قەومیە جەماهیر ئێوە نەجاتی بێ لە زوڵمی قەومی بەڵام ئەو حرەکەیەکی مستەقیل بە موازاتی ئەو دروزەکە و لە ئاو هەوا و فەزای ئەوە خۆی باتە پێشەوە اینجا لە مەخسەم ئەوەیە کە ئێمە ناتوانین یعنی لە مۆزوعی ئەوەی کە ئەو عملێکی عسکەری کردووە یان نەیکردووە چ بە محکومکردنی یان عەدەم محکومکردنی ینی ئەو ئەسڵە جیاوازیە طبقاتی بێن نەشێوێت اینجا خۆی یەکێک لە کێشەکانی عالمی عەرەبی ئێستا کە تۆ سەیرەکەی من پێش لەگەڵ تۆ قسەمان کرد یعنی چەپی چەپ ئەکسەرێتی چەپ ناڵم هەرهەمووی بەڵام زۆربەی چەپ لە عالمی عەرەبیە ئەمڕۆ بەجارێ بۆ بە حەماس بۆ بە قەومیش بۆ بە ئیسلامی باش ئەمە هەچی حد و حدودە لە بینی مارکسیستەکان و کۆمەنیستەکانە نەیهێشت بە حکمەوەی کەڵا قەزەیەکەیە کە قەزەی فەڵەستینە بۆیە کە زوڵمێکەکەی ئێمە بەرامبەر یەک زاڵمین و بەرامبەر یەک دەوڵەتی فاشیستین و ئیلا ئاخری و حەماس مهم نییە با بڕۆ بۆ ئەو ئەگەر ئەوە بکە ئێمەشە بێ دیفاعی لێ بکەم بڕۆ من نامێ باسی ئەو ڕەوتانە بکەم بەڵام ڕەوت هەیە ڕێک نیێڵی حەماسن جا ئەمەژە بێ ینی سنوێ بۆ ئەمەشدانین من قسەکەم ئەوەیە ئەم دووشتە وەرگی مەڵەزەوەیکان ئەوەی ئێمە بە هەر چێ بێ هەج مقاومەیەگە بێ هەج سراعەکە بێ بەرامبەر فەڵەستین لەناو خودی مقاومەی جەماوەری خەڵکی فەڵەستینە ئەمانە تیاراتێکن بۆ حاکمیت بەسەر خەڵکی فەڵەستینە و لە تەحلیلی ئەخیرا گەر دەستیان بڕۆ بۆ هەموو عالمی عەرەبی بۆ شەرقی ئەوسەط و کۆمەنیستەکان و مارکسیستەکان و طبقەی کارگەر هەر لە بیدایەتەوە دوو خەت و دوو سیاست و دوو استراتیجەتی جیاوازن و مهم نییە ینی ئێمە بینیان ڕەنەیە ئێمە لەگەڵ یانە کۆ نابینەوە من بەڵام ڕەخنەکەم لەسەر تەحلیلی ئەوەی کە وەکو دوو قوتبی ئێرهابی بێ تەحلیلی شتەکەکە یعنی لەم ئەسڵە طبقاتیەوە دەرناچێ یعنی مەفهومێک منهەجێک هەیە کە لە ظروفێکی هەیە لە بەرامبەر مەسەلەیەکی کە زیاتر ینی هین بووە 11 سپتامبەر بوو مجموعه مسائل بحث کرا کە هاتە ئاراوە تۆ هێناوتەمە کردو بە منهەجی هەموو شتێکی پێ تەحلیلەکەی ئەمە دروست نییە تۆ ئەبێ مەفروضە بتوانانی لە بەرامبەر شتی مشخصان سیاسەتی مشخص بێنیتە دەرەوە لینین ئەمە دەیان و سەدان جارم قسەی کردوتەوە تحلیلی مشخص بۆ سیاسەتی مشخص لەسەر ئەساسی تحلیلی مشخص بۆ زەرفێکی مشخص یعنی تۆ ناتوانانی لەمە دەرچی اینجا من قسەکەم چی ئەوەیە یعنی لە پەیوەند بەم مەسەلەیەوە زۆر نەچینە ناو تەفاسیلی هینەکەی من ڕای خۆم بەحسەکەم یعنی نەچینە سەر تەفاسیلی کە بڕۆین لەگەڵ مەوزوعی ئەوەی حەماسە چکە لەگەڵ ئەوەی حەماسە بڕۆین نەبین بە تاراتی یەساری عالمی عەرەبی کە بەڕاستین لە ناسیۆنالیزمیشی تێبڕاندووە بە ئیسلامی قسمێکی ئەمە کێشەیەکی زۆر گەورەیە بێگومان داکۆچیکردن لەو ممارەساتانەی حەماس یاخوش بڵین بینینی ئەوەی کە حەماس دەتوانێت نوێنەراتی مقاومەت بکە لە فەڵەستینە نەکرد تەنها ئەو کارە بڵێن توندوتی ژیانی کە نەکردووانە تاوە بینینی وەکو نوێنەراتی کردنی مقاومەت لە فەڵەستینە کارێکی نادروست و لەباری چینایەتیەوە واقعاً تەسلیم بوونمانە بە ئەم ڕەوتە کۆنە پەرستە دواکەوتووە بەڵام باسەکە لەسەر ئەم مەسلەیە ئینترە بەبەرحاڵ بە مۆزوعەکە بن لێرەیە بینم کۆمنتێک هاتووە هاوڕێ عەبدوڵڵا ساڵح نووسیوێتی پێم خۆشە لەسەرم بابەتەش قسە بکەینەوە بڵێن بە هاوڕێیان پێشتریش ڕامگەیاندبوو گەر هاوڕێیانێک پێیان خۆشە لە ڕێگەی ڤیدیۆ شۆ بەشداری بکەن هەر لە کۆمنتەکانە بڵێن ئەوەی کە ئەیانەوێت یاویستی خۆیانم بۆ بنێرن لە کۆمنتەکانە بینوسن بە تایبەتی لەسەر فەیسبوک نەتوانم لە ڕێگەی ماسنجرەوە لینکی بەرنامەکەیان بۆ بنێرم کە ڕاستەخۆ بێنە ستۆدیۆ و لەگەڵ ئێمە باری سەرنجی خۆیان و یاخود پرسیاری خۆیان تەرح بکەن هاوڕێ عەبدوڵڵا ساڵح هەڵێ بەڵام هاوڕێ شەماڵ ئەگەر وەک ئەوەی تۆ دەڵی کردەوە سەربازەکە دەنیا بەرامبەر سوپای ئیسرائیل بۆایە و حەماس سەرکەوتەوە دواتر حەماس ئامانجە استراتیجیەکەی چی دەبوو بەم دەستکەوتە سەربازی حەماس دەڕژایە بەرژەوەندی چینێک لە کۆمەڵگا من مەبەستمەوە نییە کە باسەکە
ئەم دەستکەوتەمان بە دەستکەوتی جەماوەری فەڵەستی مزانیە بەڵام قسەکە لەسەر ئیدانەکردنە لێرەیە قسە لەسەرەوەیە کە ئایا من کردەوەی لەم بابەتە ئیداناکەم حەماس بێ غەیری حەماس بێ لێدان لە دەسەڵاتێکی داگیرکار و دەسەڵاتێک کە مستەبیددا محکوم ناکرێەوە بەس وانێت تەئیدیەکەین تۆ ئەنواع و ئەشکال مەواقیفەیە ئێمە خۆ دنیاوە بڵین ڕەش و سپیش بێ بەم جۆرە نییە ینی ڕەمادیی تایە لە بینەکەیە یا تۆ یا محکومیەکەی یا تەئیدیەکەی وانی ئەتوانی نە محکومیشیکەی نە تەئیدیشکەی و مثلەن من بەش بە حاڵی خۆم بە شتێکی پۆزتیڤ ێزانم کە عنجوهێتی ئیسرائیل لودبەرزی ئیسرائیل ئەم خۆ بەزلزانی ئیسرائیل تێک بشکێ ئیسرائیل 75 ساڵە زەربەی وای بەرنەکەوتەوە حقیقەتێک هەمومان نەیزانین لە شەڕی 48 ئەوەی بەرکەوتووە کە سەرکەوتنی بەدەستێناوە لە شەڕی 16 ئەوەی بەرکەوتووە کە دووبارە هەر سەرکەوتنی بەدەستێناوە نە لە داگیرکردنی لوبناان و لە هەشتاوە مەجازیرانی کە کردوێتی ئەوەی بووە نەهات تاکو پاشەکشەکەی لە جنوبی لوبناان ئەم شکستە بوو کە ئێستا ئەیبینین و ئەوانە وەنا لە شەڕی 73 کە 50 ساڵی ڕێک لەمەوبەر ئەنجام درراوە ئەم شکستەی کە ئەمڕۆ هێناوێتی ئەمە واقعیتێکە بێ بیزانین ئەنانیم مؤسسەی عسکەری لە ئیسرائیلە دام و دەستگای عسکەری لە ئیسرائیلە بە جۆرێک لە جۆرەکان بۆ تەشتێکی ئەفسانەیی کە ئەم دەوڵەتە لە شکان نایە و ئەم ڕووداوانە نیشانی دەکەوانیە لە شکان دێت و ئەکشکێ و ئەمە بە بڕای من وەکو کەسێک وەکو فعالێک کە پێم وابێت دەوڵەتەکان و هەموو دەوڵەتە بۆ ژوازەکانی دنیا هەمویان وەسائلی قەمعی ئینسانەکان و ئەمانە تێشکانی شکۆی دەوڵەتەکان من بەشتێکی خراپی نازانم بەشتێکی باشی زانم هەر دەوڵەتێکی ئاسکەری سەربازی میلیتاریستیش شکۆی بشتێ لە خۆی لە خۆیان وەکو حەدیسە پۆزتیڤە ئێستا کە حەماس ئەنجامی داوە هاوکات بۆ لەگەڵ ئەم تاوانکاریانیان کە کراوە دیارە ئەم تاوانکاریانە مودانە بەڵام خودی پەلاماردانی دەوڵەتی ئیسرائیل مودان نییە بە بڕای من ئاوا مەسەلە کابینم